بسم الله الرحمن الرحيم. نيابة عن الشعب. کۆبوونەوەیکی دیکەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بۆ هەڵبژاردننی سەرۆک کۆمار شکستیەنە. تاوەکو ئێستاش هیچ وادە و کۆبوونەوەیکی دیکە بۆ ئەو مەبەستە دیاری نەکراوە. لە ئێستادا بێ هیواییەکی زۆر باڵی بەسەر لایەن و بەرەکانی نێو ئەنجومەنەکەدا کێشا و هەمووان باس لە داخران و چەقبەستووی سیاسی و دەستوری بۆ ئایندەی عێراق دەکەن. بەرەی موقتەدا سەدر کە لە سەدر و پارتی و بەشێک لە سونەکان پێکاتووە تووڕەن لەوەی نەیانتوانیوە لەگەڵ بەشێک لە سەربەخۆکان و هاوپەیمانەکانیان نیساب بۆ کۆبوونەوەکە تەواو بکەن. بەشێکی دیکەش کە خۆیان لەلایەنەکانی نێو چوارچێوەی هەمانگیدا دەبینەوە جارێکی دیکە هیوایان بۆ گەڕایەوە و هاوکێشەکە تا ئێستا لە بەرژەوەندیانە. بەرەی سێمیش لە سەربەخۆکان و ئەو لایەنانە پێکاتون کە تا ئێستا نەچوونەتە ناو هیچ هاوپەیمانیەکەوە. لە نێوترین کاردانەوەشدا دوای شکستێنانی کۆبوونەوەکە موقتەدا سەدر ڕێبەری ڕەوتی سەدر لە تویتێکیدا کە ڕاستەی چوارچێوەی هەمانگی کردووە و دەڵێت بە هیچ شێوەیەک سازانتان لەگەڵ ناکەم و سازان کۆتایی هاتنی وڵاتە. لای خۆیەوە سەفا ئەسەدی ئەندام لە ڕەوتی سەدر لەبارەی بژاردەکانیان بۆ قۆناغی چەقبەستووی سیاسی لە داهاتوودا دەڵێت ڕەوتەکەمان بەردەوام دەبێت لە ڕێخستنی کۆبوونەوەکانی پەرلەمان و سزای توندیش بەسەر ئەوەندامانەدا دەسەپێنین کە ئامادەی کۆبوونەوەکە نابن. ئەندامێکی دیکەی ڕەوتەکە بە ناوی عیسا حوسێن دەڵێت مەحاڵە ڕازیکردنی هەمووان و پێکێنانی حکوومەتێکی تەوافقی دووبارە ببێتەوە. لە بەرامبەردا چوارچێوەی هەمانگی ڕایگەیاند چەند کاتژمێری داهات و دەستپێشخەریەک دەخەنە ڕوو بۆ دەربازبوون لە چەقبەستووی سیاسی و لەو بارەیەوە گفتوگۆ لەگەڵ لایەنەکانی دیکە دەست پێ دەکەین. هاوکات هاوپەیمانی دەوڵەتی یاسا کە خۆی لە نێو لایەنەکانی چوارچێوەی هەمانگیدا دەبینێتەوە جەختی کردەوە ئامان لە دەستپێشخەریەکەیان کە لەلایەن هادی عامریەوە سەرپەرشتی دەکرێت دۆزینەوەی ڕێگە چارەیەکە بۆ چەقبەستووی سیاسی هەنووکەیی هیچ لایەنێکیش نەخراوەتە دەرەوەی پرۆژەکە. هەروەها عارف حەمامی ئەندامی چوارچێوەی هەمانگی ڕایگەیاندووە ژمارەی ئەندامانمان بە بەراورد بە سەرەتا لە زیادبووندایە و پێشبینیشی کرد دوای دانیشتنی ئەنجومەنی نوێنەران بە مەبەستی هەڵبژاردننی سەرۆک کۆمار بۆ هەفتەی ئایندا دوا بخرێت. لە ئێستاشدا دوای 3 جار لە شکستێنانی دانیشتنەکانی ئەنجومەنی نوێنەران لە هەڵبژاردننی پاڵێوراوێک بۆ پۆستی سەرۆک کۆمار ئەنجومەنەکە تاوەکو 6 نیسانی داهاتووی لە بەردەمدا ماوە. بە پێی بڕیاری دادگای فیدراڵی کە لە دەستوری هەمیشەی عێراقەوە سەرچاوی گرتووە پێویستە تا ئەو کاتە چارەنووسی پۆستەکە یەکلایی بکرێتەوە و دوایە و ماوەیە هەموو ئەگەرەکان لە نێوان لایەنەکاندا کراوە دەبن. ئەمەش بەهۆی ئەوەی دەستور هیچ ڕێوشێنێکی بۆ دوای ئەو ماوەیە دەستنیشان نەکردووە.